بەڵام بەجدی مانەکەی کریسمس زۆر جوانە. لەبارەی لەدایکبوونی ئیسای مەسیحە کوڕی خودا کە هات بۆ زەویەکە. ژەژنی کریسمس زۆر تایبەتە بۆ ماسیحیەکان چونکە ئەو لە 2000 ساڵ لەماڵ پێش لە تۆ بۆچی ئاوا ئەم دینەی خۆت هەرزان فرۆشەکەی؟ بۆچی بەشداری ئەەکەی لە ئاهەنگێک کە بڕیاریان داوە عیسای کوڕی مەریەم کوڕی خوای پەروەردگار بێ وەلعیاذ بالله و بەشداری نەکردنیشم کە وەکو خۆم حەزم ئەکرد منیش وەکو هەر کەسێکی تر کوڕەکان و کچەکەم و خێزانم ببردایە بۆ خۆشترین شوێن لەم کوردستانە و لە دەرەوەی کوردستان ئاهەنگم بجێڕایە. بەڵام لێرەوە خوای پەروەردگار شاهیدە خۆی لە عەرشی عەظیم و تۆی کوردی مسلمانی شاهید بە بەشداری نەکردنی من تەنها لەبەر خودی شخصیەتی عیسای کوڕی مەریەمە کە خوای پەروەردگار بە موعجیزە خوڵقاندی بە بێ باوک یەکێکە لە پێغەمبەرانی ئولو العەزم. کشانەوەی من لە پرەنسیپی عیسای کوڕی مەریەم سەلامی خوای لەسەر بێ کشانەوەمە لە گەورەترین خاڵی گرنگی بوونی خۆم وەکو مسلمان و ئەو ڕێزەش ئەهێڵمەوە بۆ ئەو ڕۆژی کە لە قیامەت ئەیبینم ئەگەر خوای گەورە کردی بە نسبەت و لە مەنارەت البەیضا لە دیمەشق هاتە خوارەوە سەربازێک بووی لە سەربازەکانی هەردوو دەستی ماچ بکەم ئەگەر نا لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەو شەرەفم پێ بەخشێ بڵێ من بەشداریم نەکرد لەوەی کە ئیهانەی زاتێکی گەورەی وەکو تۆ بکەم و ئیهانەی پەروەردگار کەم وەلعیاذ بالله بڵێم تۆ کوڕی خوای بەڵکو تۆ خوای پەروەردگار بەبێ باوک تۆی خوڵقان بەبێ مامە و باوان بووی بە پێغەمبەرێکی ئولو العەزم بۆ بەنی ئیسرائیل. داواکەم لە خوای پەروەردگار من و ئێوە لەگەڵ عیسای کوڕی مەریەم عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ پێغەمبەری ئیسلام کۆمان کاتەوە و بە خۆمانە بچینەوە لەو شوێنە ناشەرعیانە خۆمان بپارێزین کە دوو ڕۆژی تر محاسبەکردنمان دەست پێ ئەکا لەسەر ورد و درشتی کردەوەکانمان. فمن يعمل مثقال ذرة خيرا يره والله مثقال ذرەیەک لە خێر ئەدۆزیتەوە ومثقال ذرەیەک لە شەڕ ئەدۆزیتەوە ونخرج له كتابا يلقاه منشورا. ڕۆژی قیامەت پەراوی کردەوەکانت ئەدەنە دەستەوە هەر کردەوەیەک تۆ بیکەی خوای پەروەردگار ئاگای لێیە. داوا ئەکەم لە خوای پەروەردگار دواساتەکانی تەمەنمان بڕاوتر بێ لە لێو بە خەندەی ئیمان، دواساتەکانی تەمەنمان خۆشترین ساتەکان بێ و هیوادارم هەر کەسێک لە من و ئێوە لەم ساڵەیە خراپەمان کردووە محاسبەی نەفسی خۆمان بکەین نەوەکو بە ڕەقس و سەما کۆتای پێبێنین. و لێرەشەوە ئاگدارێک بۆ هەر مسلمانێکی ئەهلی دین بۆ هەر مسلمانێک کە خۆی واداناوە دوو ڕۆژی تر خوای پەروەردگار لێ خۆش بێ من عاش على شيء مات عليه. هەر کەسێک لەسەر هەر شتێک بژێ لەسەر ئەوە ئەمرێ و لەسەر هەر شتێکیش مرد لە ڕۆژی قیامەتا لەسەر ئەوە زنوەکرێتەوە. ئەم شەو بەزەیت بە خۆتا بێ لە ئاهەنگانە مری و لە ڕۆژی قیامەتیشە هەر لەو شوێنە زنوەکرێتەوە. داواکەم لە خوای پەروەردگار ماڵ و ناڵتان مەحفوظ بکە بە خۆمان نابچینەوە مەساری ویژدان و کەسایەتی و بوونی خۆمان نەدۆڕێنین بۆ چەند ڕۆژێکی دنیا. وسلام عليكم ورحمة الله وبركاته.